ڕەوشی سیاسی عێراق گەیشتووەتە دۆخێکی چەقبەستوو ڕێکەوتن لە نێوان لایەنەکان بۆ هەڵبژاردننی سەرۆکۆمار و پێگەێنانی حکوومەت نزیکە لە بنبەست بەر لە ئاستەنگەکان کە پێشبینی دەکرێت لە داهاتوودا بۆ پێگەێنانی حکوومەت دروست بن. ئێستا ناکۆکی پارتی وێکەتی لەسەر دیاریکردنی کەسێک بۆ پۆستی سەرۆکۆمار لایەنە شیعەکانیشی کردووەتە دووبەرە کە هەریەکەیان توانای پەکخستنی دانیشتنی پەرلەمان بۆ هەڵبژاردننی سەرۆکۆماریان هەیە. ڕۆژی یەکشەمە دادگای فیدراڵی کاندیدکردنی هۆشیارزێباری بۆ پۆستی سەرۆکۆمار هەڵپەسارد. دوایە و بڕیارەش ئەمڕۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق جارێکی دیکە دەرگای خۆکاندیدکردنی بۆ پۆستی سەرۆکۆمار کردەوە. اسمحوا لي مقدما أن أشكر كل من ساهم. محەممەد حەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند بەلە بەرچاوگرتنی کۆتایی هاتنی ماوەی دەستوری بۆ هەڵبژاردننی سەرۆکۆمار و بە پێی مادەی 72 دەستور و بە پشبەستن بە یاسای ژمارە 8 ساڵی 2012 تایبەت بە خۆکاندیدکردن بۆ پۆستی سەرۆکۆمار کردنەوەی دەرگای خۆکاندیدکردن بۆ پۆستی سەرۆکۆمار ڕادەگەێنین. بە پێی ڕاگەنراوێکی حەلبوسی خۆپاڵاوتن بۆ پۆستی سەرۆکۆمار ڕۆژی چوارشەممە دەست پێ دەکات و تا 3 ڕۆژ بەردەوام دەبێت. ئەوەش لە کاتێکدایە ڕۆژی سیوێکی مانگی ڕابردوو ئەمیندارەتی گشتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ناوی 25 کاندیدی بۆ پۆستی سەرۆکۆمار کە پەسەند کرد بوو بڕیار بوو دوێنێ دووشەممە 7 شوبات دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ هەڵبژاردننی سەرۆکۆماری نوێ ئەنجام بدرایە، بەڵام بەهۆیەوەی زۆرینەی لایەنەکان بایکۆتی دانیشتنەکەیان کرد بەڕێوە نەچوو. بڕیارەکەی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران بۆ دووبارەکردنەوەی دەرگای خۆکاندیدکردن بۆ پۆستی سەرۆکۆمار ناکۆکی لێکەوتوێتەوە. محەممەد سەهیود ئەندامی باڵای هاوپەیمانی دەوڵەتی یاسای با سەرۆکایەتی نووری مالیکی ڕایگەاند کردنەوەی دەرگای خۆکاندیدکردن بۆ پۆستی سەرۆکۆمار پێچەوانی دەستورە و بە پێی ڕێکەوتنی سیاسی کراوە نەک لەسەر بنەمای یاسایی و دەستوری. سەهیود ئاشکراشی کرد هەندێک کەس و لایەن دەیانەوێت تانە لە بڕیارەکەی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران لای دادگای فیدراڵی بدەن. لم يتم يعني طرح لە بەرامبەردا ئەم جەددیانی لە هاوپەیمانی سیادە ڕایگەاند کردنەوەی دەرگای خۆکاندیدکردن بۆ پۆستی سەرۆکۆمار ڕێکارێکی یاساییە و دوای دروستبوونی بۆشایی دەستوری دێت. وتیشی ئەوە ڕێکارێکە لەژێر دەسەڵاتی سەرۆکی ئەنجومەنی نوێنەراندایە. لقد انتخبكم الشعب. لەلایەکی دیکەوە بەرهەم ساڵح سەرۆکۆماری عێراق نووسراوێکی ئاڕاستەی دادگای باڵای فیدراڵی کردووە ڕایگەاندووە ئەنجومەنی نوێنەران لە خولی پێنجەمدا داواکاریەکانی هەردوو مادەی 54 و 55 دەستوری پەسەند کرد بێ ئەوەی بەهۆی تەواونەبوونی نیسابی یاساییەوە داواکاریەکانی مادەی 7 دەستور سەبارەت بە هەڵبژاردننی سەرۆکۆمار جێبەجێ بکات. لە نووسراوەکەدا بەرهەم ساڵح دەژڵێت داوا لە دادگاکەتان دەکەین تەفسیری مادەی 72 دەستور بکەن کە ئەم دەقە یاساییە تایبەتە بەوەی سەرۆکۆمار بەردەوام بێت لە بەجێهێنانی ئەرکەکانی تا ئەو کاتی داخوازیەکانی مادەی 7 دەستور دەستەبەر دەبن.